Yani her gün bir kere daha imanını yenilemek. Ceddidu imaneküm bi la ilahe illallah. مامۆستا محەممەد فەتحوڵا گولەن لە وتاری ئەم هەفتەیەیدا ئاماژە بە ڕەهەندەکانی ڕۆحی گەنجێتی دەکات و تیایدا ئاماژە بەم چەند خاڵەی خوارەوە دەکات. گەنجێتی لە زمانی ئێمەدا بەواتای مرۆڤێکی زیندوو چالاک و گەنج دێ لە وشەی فەتا دەرهێنراوە. هەروەها ئەو کەسەی هاوڕێیەتی حەزرەتی موسا دەکات لە گەشتەکەیدا بە دەربڕینی فەتا گوزارشتی لێ دەکرێت و جەخت لەسەر وشەی فەتا دەکاتەوە. هەروەها یادکردنەوەی حەزرەتی عەلیش بەم نازناوە لەلایەن هەندێک کەسەوە بەڕێز و ستایشەوە پێشوازی لێ دەکەین و دەستخۆشی لێ دەکەین. هەروەها پێدەچێت لە سەردەمی خاوەنی کۆتاپەیامی ئاسماندا زۆرێک هەبوو بێتن کە خاوەنی هەمان ڕۆحیەت بووبن. ئەم جۆرە کەسانە لە ڕاست و چەپ و پێش و دواوە و چواردەوری تابلۆی شانازی مرۆڤایەتی بوونیان هەبوو. بەڵێ وەک لە پێشتریشدا ئاماژەمان پێدا لە یەکێک لە هۆنراوەکاندا هاتووە کە دەفەرموێت هەمیشە ئیرەیم بە موسعەبەکەی تۆ برد. ئەوان هەمویان مرۆڤگەلێک بوون کە جێگەی ئیرەی پێبردن بوون. پێویستە ئەمانە تەنیا وەک ڕووداوێکی مێژوویی نەبیستین و نەبینین و گوزارشتی لێ نەکەین. پێویستە لە مرۆڤدا ئارەزویەکی زۆر جددی دروست بکات کە بوونی خۆشەویستی لە هەمان چوارچێوەدا بێت. لێرەدا دەبێت ئاماژە بە شتێک بکەم لە کەوانەیەکدا مرۆڤ لە ڕێگەی ئەو شتانەی دەیخوێنێتەوە و دەینووسێت لەوە دەچێت بکەوێتە ناو غەفڵەتی ئەوەی شتانێک بۆ خەڵکی تر باس بکات چەشنی ئەوەی خۆی زۆر پێگەیشت بێت. بۆ نمونە دەست دەکات بە شیکاری بۆ یاسا و ڕێساکانی بوون دەیان خاتە ژێر شیکار و لێکۆڵینەوە، بەڵام لە هەمان کاتدا هەوڵ و کۆششی ئەوەش دەدات لەم ڕێگەیەوە وانە بە کەسانی تر بڵێت. لە ڕاستیدا دەبێت تەواوی ئەو بابەتانی مرۆڤ خۆیان پێوە سەرقاڵ دەکات ڕوبەڕووی خۆی بێت. پێویستە خۆی بخاتە ژێر وردبینێک و خۆی چەشنی ئاراستەخانەیەک لێ بکات کاتێک سەیری کەسانی تر دەکات. پێویستە خۆی وەک چاویلکەیەک بەکار بهێنێت. پێویستە ئەو شتانەی باوەڕت پێی هەیە بیکەیت بە بەشێک لە سروشتی خۆت. بۆ ئەمەش پێویست بە تەفەکور و قاڵبوونەوە تەئەممول و قوڵبوونەوە تەدەبور دەکات. بەڵام لەم شتانەشدا وەک ئەوە نەبێت کە شتانێک بۆ کەسانی تر باس بکەیت، بەڵکو دەبێت وەک تێڕوانینی خۆت و بە گوێرەی خۆت باسییان بکەیت. لەمەشدا پێویست بەوە دەکات هەموو ڕۆژێک شتێکی نوێ بخەیتە ژێروردبینەوە. بۆ ئەوەی ئیمانت بەردەوام بە زیندوی بمێنێتەوە پێویستە چەند شتێک هەبێت کە بەردەوام بەخێوی بکەن. ئەگەرنا لە ڕێگەی خوپێوەگرتن و ڕاهاتنەوە دەگۆڕێت بۆ ڕووکەشگەرایی و ڕواڵەتگەرایی. دەڵێی نوێژ و هەر خەریکی هەستان و دانیشتن دەبیت. دەڵێی ڕۆژ و هەر خەریکی خۆبرسیکردن دەبیت. تەنیا بریتی دەبێت لە گەشتێکی خۆبرسیکردن و دەگەڕێیتەوە. گەرچی من هیچ کام لەمانە بە سووگ وەرناگرم، ئەمانەش هەرواتای خۆیان هەیە، بەڵام ئەم ئاستە لەواتە پێویستە بۆ کەسانێک جێبهێڵین کە لە سەرەتادان. پێم وایە لە سەردەمێکدا کە ئیمان لە بناغەکەیەوە کەوتۆتە لەرزین، ڕۆحی گەنجێتی ڕاستەقینە لەم بابەتەدا خۆی بەدەردەخات. بەڵام لەبەر ئەوەی کێشەی سەرەکی ئەمڕۆمان بریتیە لە ئیمان، پێویستە بەیانیان ئیمانمان جارێک تازە بکەینەوە و نیوەڕۆ جارێکی تر، ئێوارەش جارێکی تر تازەی بکەینەوە. لە پێنجکاتەکەی نوێژدا دیسان نوێی بکەینەوە. کاتێک بە پێوە دەوەستین جارێکی تر هەست بە پەروەردگارمان بکەینەوە. کە دەچینە ڕکوعەوە هەڵ بلەرزین بەلەرزین، کە دەچینە سوژدەشەوە دیسان لەوێ هەڵ بلەرزین بەلەرزین. پێویستی بەکارێکی لەو شێوەیە هەیە. ئەمەش لە ڕێگەی حاڵ و نوێنەرایەتیکردنی ئەو بابەتانەوە ئەنجام دەدرێت. ئەمانە هەر بە قسە ئەنجام نادرێن. من پێم وایە قسە هەر کاتێک بوو بێتە زمانی حاڵ و نوێنەرایەتیکردن هەر کاریگەری داناوە. ئێستا لە سەردەمێک داین کە بە ناوی موسڵمانێتیەوە داستان دەنووسرێت، بەڵام لە هەمان کاتدا گیانی دەردەچێشن و دەستدرێژی لە ناموسی دەکەن. هەر بۆیە مەردایەتی ڕاستەقینە بریتیە لەوەی لە جیاتی بەقسە لە ڕێگەی زمانی حاڵ و نوێنەرایەتیکردنەوە ئیمان بخەنە ڕوو. کاتێک باسی گەنجەتی دەکەین گەر بە گوێرەی کاکڵەی ناوەڕۆکی حەدیسی تەخەلەقوا بئەخلاق الله بە خوڕەوشتی خودایی خۆتان بڕازێننەوەیش بڕۆین، پێویستە هەردووچیان بەیەکەوە ببەستینەوە. پێویستە لەگەڵ بەخشندەییدا کەرەم کۆیان بکەینەوە. پێویستە هەم بەخشندە کەریم هەم مکەریم بین و ئەمانە لە هەمان کاتدا ناوگەلێکن کەوا لە مرۆڤەکانی ژنراون. داوێن پاچی ئەیفا ئەمیش بریتە لە داوێن پاچی لە هەزر و هەست و سروشت و لاشەدا. پێویستە لە هەمویاندا داوێن پاک بین، واتە ژیانێک بژین کە بە گوێرەی داخوازیەکانی دین بێت و ئەمە بکەین بە سروشتی خۆمان. دەست و قاچ و چاو و گوێکانت لە بەرامبەر هەموو شتە قەدەغە کراوەکاندا دەرگاکاندا بخەیت و دواتر چێلۆن لە دەرگاکە بدەیت و بە شەیتان بڵێیت بێهودە خۆت ماندوو مەکە، هەموو دەرگاکان چێلۆنیان لێدراوە. پێویستە داوێن پاکێکی لەم شێوەیە بین. ئەمەش قوڵایەتێکی جیاوازی ئەو گەنجێتەیە کە باسمان کرد. هەر بۆیە کەسانێکیش بەو شێوەیە ژیان. ئەمانەت پارێزیش بریتە لە ئاسایش. جەنابی حەق ناوی ئەلموئمینیشی هەیە کە لە هەمان کاتدا ئەم ناوە لە مرۆڤەکانی ژنراوە. لەو ڕوانگەی پەیوەندی بە زاتی ئیلاهیەوە هەیە بەواتای متمانە و ئاسایش دێت، هەم بۆ مرۆڤەکان هەم بۆ ژیانی کۆمەڵایەتی، هەم بەواتای دابینکردنی ئاسایش لەسەر تاسەری گەردووندا.
لە ڕوانگەی کەسی ئیمانداریشەوە بەواتای کەسێک دێت کەوا لەسەر ڕووی زەوی متمانە بە هەموو لایەک ببەخشێت. سۆز و بەزەیی شەفەقەت خۆڵایەکی تری گەنجێتیە. حەزرەتی پیریش زۆر لەسەر ئەم بابەتە ڕادەوەستێت، هەر بۆیە هەندێکیش لە ڕووی ڕێچکەی خۆیانەوە وتویانە دواتر سەبارەت بە ڕۆحی گەنجێتی باسی تەفەککوڕ و شەفەقەت دەکرێت. بۆ ئەمە بەستەش بەردەوام لە نێوان هۆکار و سەرنجامدا بڕۆیت و بیت، جارێک سەیری هۆکار بکەیت و جارێک سەیری سەرنجام بکەیت، دواتر دروستبوونی تەواوی ئەمانە لەلایەن جەنابی حەقەوە ببینیت. هەرسکردنی نەفس بریتیە لەوەی مرۆڤێک ڕوبەڕووی خۆی ببێتەوە، بریتیە لەوەی خۆی بە شێوەیەک بچێشێت بە زەویدا کە تەختی زەوی ببێت، وەک دەربڕینەکەی کە حەزرەتیش لەسەری دەوەستێت سەبارەت بە وتەیە کە لە دەمی حەزرەتی عومەرەوە دەیگێڕنەوە: حاسبوا ئەنفوسەکم قبل ئەن تحاسبوا، لە خۆتان بپرسنەوە پێش ئەوەی لێپرسینەوەتان لەگەڵدا بکەن. وەک لە کۆتاوتاری گۆڤاری چاغلەیاندا هاتووە، ئاماژە بەوە کراوە کە مرۆڤ لە بابەتی ڕوبەڕووبوونەوەی خۆیدا پێویستە چەشنی پێستەی بەردەمی دەباغ خۆی بچێشێت بە زەویدا. کاتێک باسی فەزیلەتیش کرا بڵێ دوای خوددایە ئەمانە چۆن فەزیلەتیان بە من ڕەوا بینیوە. چەشنی مرۆڤی سەدا بەدیع زەمان پێویستە بڵێت منم بەدڵ نییە، ئەوەی منیشی بەدڵ بێت بەدڵم نییە. تابلۆی شانازی مرۆڤایەتیش کاتێک کەسانێک لە بەردەمی هەڵدەستانە سەرپێ لە وەڵامدا پێی دەوتن چەشنی ئەوەی کەسانی عەجەم لە بەردەم گەورەکانیان هەڵدەستنە سەرپێ، ئێوە شەمان شت مەکەن، ئێستا سەیری حاڵی فیرعەونەکان بکەن. گەر هەڵنەستنە سەرپێ و چەپڵە ڕێزانیان بۆ نەجێڕن، گەر بە پێوە چەپڵەیان بۆ لێ نەدەن، بە سوکایەتی بەرامبەر خۆی ئەژماری دەکات، گلەیی دەکات و سوکایەتی بەو کەسە دەکات و ئەو شوێنە بەجێ دەهێڵێت. ئەو مرۆڤانەی کە خۆیان پێ هەزم نەکراوە بریتیە لەو کەسانەی کە خۆیان نەخستۆتە ئەو پێگە و شوێنەی کە پێویستە تێی بخەن. کەسانێکی لەو شێوەیە کە خاوەنی ئەو بەخشندەیی داوێن پاچیە نین، یاخود بەو هەستی ئەمانەت پارێزیە سەرفراز نەبوون و بەو سۆز و بەزەیە پایەدار نەبوون کە خۆیان پێ هەزم نەکراوە، لە ڕاستیدا ئەوانە مرۆڤ نین. هاوڵانی ئەشکەوت و حەزرەتی عەلی لەم بابەتەدا وەک نمونەی مەردایەتی باز دەکرێن. ئەوان لەبەر ئەوەی ژیانی خۆیان بۆ ژیاندنی کەسانی تر تەرخان کردبوو بەم شێوەیە بوون کە باسمان کرد. هەر بۆیە گەر ئێمە ناوی جەلیلی ئەومان بە دنیا گەیاند یاخود بتوانین بیگەێنین، ئەو کاتە ژیان شایستەی ژیانە. ئیدی ئازاری چاوتان بریتی دەبێت لە گەیاندنی ناوی ئەو. ئیدی دەڵێیت گەر گەیاندنی ناوی ئەو هەبێت با تۆزێکی تریش بژین، خۆ گەر گەیاندنی ناوی ئەو لەم نێوەندەدا بوونی نەبێت، ئیدی ژیانیش بۆ خۆی واتایەکی نییە. لەم ڕۆژەدا کەشمشێری مادی چۆتەوە ناو کێلانەکەی خۆی و تەنانەت ژێرخاچیش خراوە، مەردایەتی ڕاستەقینە ئەوەیە کە دەستورە ئەڵماسیەکانی قورئان بەکاربهێنین. بۆ بینینی تەواوی وتارەکەی مامۆستا فەتحوڵڵا گولەن دەتوانن سەردانی ئەم دوو ماڵپەڕە بکەن: www.hizmetkurdi.org www.facebook.com/fgulenkurdی